سڵاوتان لەبێت وەم کاتان باش وەک دەزانن کە ئەمڕۆ دەستپێکی وەرزی نوێی ساڵی خوێندنە من لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانیم کە قوتابخانەی مارگرێتە ئەمەی کە ئەیبینن قوتابیانن کە ئەمڕۆ بە دڵخۆشیەوە بەتایبەت خوێندکارانی نوێیەکە پۆلیەکی سەرەتایی دەکەن هاتوونەتە ئەم قوتابخانەیە و لێرەدا دەستپێکی وەرزی ساڵی نوێی خۆیان لێرەیەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمیش بۆ ئەم ساڵ چەند ڕێنماییەکی دەرکردووە کە لە دەستپێکی سەرەتای ساڵی خوێندندا خوێندکاران فێری ئەوە ئەکرێن و هۆشداریان پێدرێت پاراستنی ژینگە و خوێشەویستیان بۆ کوردستان دەکرێن و لەگەڵ ئەوەشدا پاراستنی ژینگە و وەک سامانی نیشتیمانی و چۆنێتی بەکارهێنانی ئەو ئامێرانەی کە تەکنەلۆژیانەی کە بەکاری ئێنن وەک دەزانم مناڵان ئێستا زیاتر ڕێیان کردێتە ئامێرە تەکنەلۆژیەکان و هۆشداریان پێدەدرێت. من ئێستا ئەمەوێ بچمە لای مامۆستا خەزان بەڕێوەبەری قوتابخانەی مارگرێت. مامۆستا خەزان ئەگەر قسام بۆ بکەی زۆر سپاس وەک بەڕێوەبەری خوێندنگەی مارگرێت ئێوە وەک دەستپێکی وەرزی نوێی ساڵی خوێندن چ ئامادەکاریەکان؟ پێشەکی بەخێر هاتنتانەکەم بەخێر بن سەر چاوم ساڵی نوێی خوێندن پیرۆز بێت لە هەموو مناڵانی کوردستان، پیرۆز بێت لە مناڵانی قوتابخانەکەم. ئێمە وەکو قوتابخانەی مارگرێت ئەمڕۆ و دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەستمان کردووە بە قوتابخانە قۆناغ بە قۆناغێناومانن چالاکیەکانمان لە دەستپێکی قوتابخانەیە طبعا ناساندنی قوتابخانەکەمان بۆ بە مناڵەکان لەم هەفتەیە وەکو وەزارەت ئاماژەی پێداوە تەنها سێ ڕۆژی چالاکیە بە منداڵەکان، سێ ڕۆژی ئەوەیە کە ئێمە ڕێنمایی خوێندکارەکانمان بکەین لەسەر ئەو بابەتانی کە بۆمان دیاری کراوە. ئێمەش بە خۆشحاڵێوانەیە ئەمڕۆ دەستمان کردو بە داوامی خوێندن. سەرچاوە زۆر سپاس بچمەلای دکتۆر تاوا ڕەسوول کە خاوەنی قوتابخانەی مارگرێتە. دکتۆر تاها سڵاوە لێبێت، زۆر دڵخۆشی لەگەڵ هەمەکانە. بەڵێ ئەمڕۆ جەوێکی خۆشە، ژینگەیەکی تازەیە، قوتابخانەیەکی نوێیە، مناڵانی چاوگەشی پۆلی یەکن تازە هاتووەتە ئێران. چی لەوە دڵخۆشترە کە باوکو دایکان و دژگەر کۆشەی خۆیان دەبینن کە ئامادەیەکەن گەورەیانەکەن بۆ نیشتیمان. ئێوە لەسەر چ بنەمایەک ئەم قوتابخانەتان داناوە ئەتانەوێت چۆن مناڵەکان پەروەردە بکەن؟ ئەمانەیە مناڵەکان بە خۆشەویستی خاک پەروەردەکەین، نیشتیمانی خۆیان خۆش بووە، مرۆڤایەتیان لا شتێکی پیرۆزیە. ڕاستە ئێمە هەمومان ڕەنگمان جیاوازە بەڵام خوێنمان یەکە، خوێنمان یەک ڕەنگە. لەبەر ئەوە مرۆڤ ئەبێ مرۆڤ لە باوەشکە، ئینسان ئەبێ ئینسانی خۆش بوێ. ئەمە نامەی پێغەمبەرەکانە بۆ مرۆڤایەتی کە لە خواوە پیان گەیوە. لەبەر ئەوە ئێمە ئەم قوتابخانەمان کە دروستووە لەسەر ئەو بناغێ دروستمان کردووە کە هەمومان یەکسان بین، هەمومان یەکتریمان خۆش بێ، هەمومان هەوڵ بدەین کە نیشتیمانەکەمان بەرز و پیرۆز بێت. زۆر سپاس. چۆنی؟ باشن. ئەی بزانم ئەم ساڵە پۆلی چێنە بیتۆ؟ یەک. مەکتەب خۆشە؟ لە باخچە بووی پێشتر؟ خۆشە هاتوویت کە ئەم ساڵ جانتات پێیە، دەفتەر پێیە، قەڵەم پێیە، وانییە؟ ئادەی تۆ بزانم ناوت چییە؟ بوێ. بوێ. ئەی ئەفەرم. تۆش لە یەکی لە پۆلی؟ خۆشیت کە ئەم ساڵ هاتیتە قوتابخانە؟ چی؟ خۆشە؟ بەڵێ. زۆر؟ بەڵێ. چۆنێکت بخۆشیەکەم؟ بلوێ. چۆنێکم بڵێ؟ ئەی زۆرە. بەڵێ ئەمەیەکە ئەیبێنێکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانیە کە دڵخۆشی مناڵانە هاتوونەتە بۆی کە وەرزی نوێی ساڵی خوێندن. چۆنی؟ باشە. لە پۆلی چەندی تۆ؟ دوو. ئەی ئەفەرم. دوورێکی؟ بەڵێ. بۆ دڵخۆشی کە هاتووە ساڵێکی کە دەبێت ناوتە قۆناغێکیترەوە لە پۆلی دوو؟ بەڵێ. ئەی ئەفەرم. ئەی بزانم تۆ چۆنی؟ ئەمڕۆ دڵخۆشی؟ بەڵێ. ئەبێت چۆن ئامۆژگاری هاوڕێکان دەکەیت؟ خۆش مەوێ. خۆش دەوێت. چیان پێڵێ؟ ئەڵێ ئاگاتان لە چی و چی بێت؟ ئاگاتان لەو بێ شیرینی زۆر نەخۆن. بەڵێ. گۆرانیە زانی؟ بەڵێ. ئادی بۆ بڵێ؟ وێوی تەڵەکە بێت. نازانم ئەو تۆزێکی. بەڵێ وەزارەتی پەروەردەی کە ئەم ساڵ ڕێنمایی نوێی
و پلانی نوێیان بۆ دەست پێکەن بە ئینتیمای نیشتیمانی و ئەو قوتابیانە فێر بکەن کە دەست لەبەر بۆ چەک و بەتایبەت کە لە ماڵەوە باوکیان یا خێزانەکەیان چەک و لەگەڵ ئەوەشدا ژینگەیان خۆش بوێت ئەمانە فێر دەکرێن و دواتر دەچنە سەرمەنهەجی خۆیان.